بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله. ربنا تقبل منا قيامنا وصيامنا برحمتك يا ربنا يا الله. داواکارم لە خوای پەروەردگار بخاتینەوە جوانەکەی عەزەمی خۆی تاعات و عیبادەتی هەموو لای قبول بکات و خوای گەورە جەزای ئەو کەسانە بداتەوە کە ئەم ئیفتاریان ساز کردو بۆ ئەم ژینگە پارێزانە لە ڕوانگەی ئیسلامەوانێ بتێونێتەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی هەر کەسێک ئیفتاری کەسێک ئامادە بکات یاخۆ ڕۆژوانی کەسێک بشکێنێت، ئیتر ئەگە بەلەتە خوورمایەک بێت بە دەبە ئاوێکی بچووک بێت یاخود بە سفرێکی ئەوها بێت، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات فەرمێ خێری هەموو ئەو کەسانی کە ئیفتارەکان ساز کردووە خێرەکان بۆ ئەچێ بەبێ ئەوەی لە خێری تۆ کەم کاتوانێت. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمێ بۆ هەر ڕۆژێکی جیسان کە بە ڕۆژوو بێت لەبەرخوا هەفتا پاییز واتە هەفتا ساڵ لە ئاگری دۆزەخ دوور دەکەیتوانێ. جا ئەو کەسانی کە خوا پێداون خوای گەورە ماڵی داونتە لەم ڕەمەزانەیە کە مانگی گردن ئازادیە لە دۆزەخ و مانگی خۆڕزارکردنە لە سزای خوای پەروەردگار و خۆکڕینەوەی لەگەڵ خوا. ئین الله اشترى من المؤمنین أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. خوای گەورە ماڵ و سەرەت و سامانی لێمان کردووە بە تایبەتی و کەسانی کە خوا پێداون کە هەستاون بە سازکردنی ئەم ئیفتارە بە تایبەتی لایەنی بەخشین لەخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە. کاک مەعروف وان خوای گەورە جەزای خێران باتوانێ دەستخۆشیان لەکەین و نمونەیان زۆر بێ. خوای گەورە پیت و بەرەکەت خاتە ناو کار و بارەکانیان و خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بکات ئینشاءالله. دیارە ئەمڕۆ ڕێکخراوی ئایندە بۆ پرسی ژینگە بە هاوکاری بەڕێوەبەرەتی ناحیە ئاغجەلەر و دەستگای بەخشین نووسینگەی چەمسەماڵ هەستان بە سازدانی ئێوارەخوانێک بۆ کارمەندانی پاکەرەوەی شارەوانی ئاغجەلەر و گوندەکانی دەوروبەری لەگەڵ باخەوانەکانی شارەوانی ئاغجەلەر. جگەلەوە ئێمە ئەو باڵێن بەشێکمان بۆ زیاد کرد ئەو فەرمانگانەی کە دەوامی ئێشتگریان هەیە سەرجەم فەرمانگەکان کە دەوامی ئێشتگریان هەیە لە سنووری ناحیە ئاغجەلەر ئەوانیشمان تێکەڵ بە پرۆسەکە کرد و بەربانگەکە فراوانتر بوو. ئێمە پۆڕبەرتی ناحیە ئاغجەلەر دەستخۆشی لە ڕێکخراوی ئایندە و برای بەڕێزمان کاک مەعروف مەجید دەکەین بۆ سازدانی ئەم ئێوارەخوانە و دەستیان خۆش بێ و دەشتان ساغ. سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان ئێمە وەکو ژینگە پارێزانی سنووری ناحیە ئاغجەلەر کە ڕۆژانەی ئیشمان ئەرکی پاکردنەوە و خاوێنکردنەوەی جادە و شقامەکانە منۆکو سەرپەرشتیاری کۆمپانیا و دەستخۆشیمان هەیە بۆ ڕێکخراوی ئایندە و بۆ کاک مەعروف کە ساڵانە ئەرکە کێشێک کە هاوکاری وەکو هاوکاری وەکو ئێوارەخوانیش بۆ ژینگە پارێزان ئێوارەخوانیان بۆ سازەکات و هاوکاریانەکات. کارەکانیان جێگەی ڕێز و دەستخۆشیە. هیوادارم بەردەوام بن، هیوادارم ئەوەی کە بتوانین کە ئێمەش ئەو خزمەتەی هەمانە زیاتر و زیاتری بکەین. ئەمە هانمانەدا کە ئێمە زیاتر بتوانین خزمەت بە ناوچەکەمان و بە ژینگەکەمان بکەین بۆ چونکە لەبەر ئەوەی کە ئەزانی کە کۆمەڵە کەسانێک هەن کە هەستی پێەکەن هەست بۆ یەکەن کەوا ئێمە مادوین هاوکارمانە بن دەستخۆشی و سوپاسمانە بێ بۆین. دەستخۆشی لە ڕێکخراوی ئایندە ئەکەین کە کاک مەعروف سەرپەرشتیەکە بەڕاستی ئیشێکی گەورە جوانی کرد ئیفتارسایی کرد بۆ ئەو خزمەتگوزار و کارگوزارانی کەوا پاکەرەوەی ئاغجەلەر بەڕاستی جێی خۆیەتی ئەمانە زۆر ڕێزیان لێ بگرین زۆر قەدریان بگرین لەبەر ئەوەی ئەمانە لای خوای گەورە و پاشان لای پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئیسلامە زۆر بەڕێزن زۆر بە چاوێکی گەورە تەماشایان نەکرێ. پرسیارەکەن لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرموون یا رسول الله أي الإسلام خير؟ قال تطعم الطعام وتقرأ السلام على من عرفت ومن لم تعرف. أفرمي بيغمبري صلى الله عليه وسلم چه زور إسلام زور چاکە کە لە ئیسلامە خێری زۆرە چ کەسێک ئەفەرمی ئەو کەسێک کە خواردن ئەدا بە خەڵکی. بەڕاستی ئەم ئیفتارسایی مەج انشاءالله وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ خواردنی ڕۆژوانێک حازرکە ئەوە انشاءالله خێر و پاداشی و ئەجری ئەو ڕۆژوانەی بۆ ئەنووسێ. و دەستخۆشیش لە وەکو بەخشینی شۆڕش دەستخۆشیان لێکەین کۆمەڵی هەدی و دیاریان هێناوە بۆ ئەم کارگوزارانە خوای گەورە پاداشتیان داتەوە خوای گەورە
بکاتە تێچووی قیامەتیان ئینشاءالله خوای گەورە لە تەرازوی ئەعمالیانە بینوسێ و زیادی کا بۆیان دەستخۆش لێ واکەین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.